لە شەڕی ئامۆزاوە بۆ شەڕی برا ژن و شوبرا. دوای ڕووداوەکانی هەشتی تەمموز سلێمانی هیچ کات ئارامی بەخۆیەوە نەبینیوە. بەردەوام ڕکابەریەکانی بنەماڵەی تاڵەبانی لەگەڵ دەوروبەرەکانیان لە ئامۆزا و خزم و ناسیاوەکان گەیشتووەتە لووتکە. لە نوێترین پێشهاتدا دوای جیابوونەوەی لاڤا مەلا بەختیار لە بافڵ تاڵەبانی ڕکابەریەکی دیکەی بنەماڵەی تاڵەبانی لەگەڵ لاڤا مەلا بەختیار دەستی پێکرد. شەڕی براژن و شوبرا. چەند ڕۆژێک پێش ئێستا قوبات تاڵەبانی شوبرای پێشووی لاڤا مەلا بەختیار پرۆژەیەکی نوێی بە ناوی فاوندیشن هاب لە سلێمانی کردەوە کە دامەزراندنی ئەو ڕێکخراوە لە بەرامبەر ڕێکخراوی ڤیما کە ئێستا لاڤا مەلا بەختیار سەرۆکایەتی دامەزراوەکە دەکات. دوای جیابوونەوەی لاڤا لە بافڵ تاڵەبانی بنەماڵەی تاڵەبانی لەو ڕێکخراوە بێهیوا بوونە و پێیان وایە چیتر ئەو ڕێکخراوە نوێنەرایەتی بنەماڵەکەیان ناکات. بۆیە لە بەرامبەردا قوبات تاڵەبانی ئەو ڕێکخراوە نوێی دامەزراند. دوای کردنەوەی ئەم ڕێکخراوە 6 بەرپرسی ڤیم فاوندیشن لەلایەن قوبات تاڵەبانیەوە بردرانە فاوندیشن هاب کە پێکاتون لە هەر یەک لە بەرپرسەکانی بەشی دارایی، بەشی مرۆیی، بەشی چاڵاکیەکان، بەشی داهێنان، بەشی گەنجان و هونەری. لە قۆناغی یەکەمدا بە بردننی ئەم بەرپرسانە هەوڵی تێکدانی ڤیم فاوندیشن دەدرێت و دواتر لە ڕێگەی دەستگرتن بەسەر تەواوی چاڵاکیەکانی سنووری سلێمانی ڤیم فاوندیشن لاواز دەکرێت. تەنانەت تەواوی ئەو فەندانەی لەلایەن وڵاتان و ڕێکخراوەکانی بیانی هەروەها باڵوێزخانە و کۆنسڵخانەکان لە سنووری سلێمانی پێشکەش دەکرێت. فاوندیشن هاب وەری دەگرێت. چیتر ڤیم چاڵاکی و پرۆژەکانی شارەکە وەرناگرێت و سنووری چاڵاکیەکانی تەسک دەکرێتەوە. ئەمە جاری یەکەم نییە بنەماڵەی تاڵەبانی ئەم کارە ئەنجام دەدەن. بەڵکو پێشتریش کاتێک لاهور شێخ جەنگی دەستگای مرۆیی مامی دامەزراند و دواتر کێشە کەوتە نێوانیان بنەماڵەی تاڵەبانی کەوتە خۆیان و دەستگایەکی سریان بە ناوی ڕێکخراوی سەرۆک مام جەلال دامەزراند.